سەرباری قێرانی سیاسی و دارایی قەیران بەرۆکی میدیای لە هەرێمی کوردستان گرتووە و بە ڕۆژێکی خراپدا تێپەردەبێت و ڕۆژنامەنووسان و ئەکادیمیان زۆرجا میدیا بە هۆکاری زیاتر قوڵکردنەوەی قەیرانەکان دەزانن. قەیرانەکانی میدیا ئەمڕۆ وای کردووە میدیای کوردی میدیایەکی پەرش و بڵاو و لاواز و ئەو میدیای نەبێت کە ڕەنگە هاوڵاتیەک ئەمڕۆ لە کوردستان چاوەڕوانی لێ بکات لە ڕووی بەدیهێنانی کۆمەڵێک ئامانجە. ئەمە لە ڕاستیدا قەیرانی میدیا ئەمڕۆ یەکێک لە خاڵەکانی ئەوەیە کە بەشە لە میدیاکان مەهامی سەرەکی خۆیان بیر چۆتەوە لە غیابی کۆمەڵە یاسا لە غیابی باڵێن یەکخستنی بڕیارە دادوەریەکان بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ میدیاکاران هەندێک جا میدیاکار زیاد لە سنوورەی کە هەیەی پێڕادەکێشێ و هەڵەو کەم کوڕی دەکات دەچێتە ناو ژیانی تایبەتی خەڵکێوە تەشیر و ناوزڕاندن بە خەڵکی دەکات بە بێوەی بەڵگەی هەبێ و هەندێک جار با بڵێن سنوورەکانی دیکەش لە مەسەلەی ئاین لە مەسەلەی ئاکاری گشتی دەشکێنێ کە ئەمانە هەمووی هەڵان. ئەوەی کە جێی ڕەخنە و تێڕامانی پسپۆرانی بواری میدیایە نابەرپرسیارە مامەڵەکردنی بەشێک لە دەستگا میدیایەکانی هەرێمی کوردستاندا کە لە هەندێک ڕووداوە پێشاتەکاندا بۆ مەرامی تایبەتی خۆیان ڕووماڵیان کردووە و وەک خۆی ڕووداوەکانیان نەگواستوەتەوە و لە ڕاستیەکان لایانداوە. گومانی تیا نییە کە میدیای کوردی میدیایشی ساخ نییە، میدیا کە نەخۆشی ئەجگار زۆر لە جەستەکەی داوەوە لە دنیا بینیەکەی یاوەوە لە ستاکشەری ئەم میدیایی داوە هەم لە هەیکەلەکەیەوە تا ئاگاتەوە پەیامەی کە دەستگاکانی ڕاگەاندن دەیانەوێ بیگەێنێن. میدیای کوردی میدیایکی باش نییە بەداخەوە یعنی ئێمە لە دوای ڕاپەڕین یاخود لە دوای تەجروبەی میدیای ئازاد لە کوردستانە پێمان وابوو کە میدیا هەنگاویشی باش دەچێتە پێشەوانێ و ئەتوانێت هاوشانی میلانی کە میدیای وڵاتانی دراوسێ بێ، بەڵام تەجروبەی شەڕی داعش ئەوەی پیشانداین کە میدیای ئێمە میدیایکی ساغ نییە، نەبێ لایەن نەساخە نە ئەکادیمیە نەتوانای ڕووماڵێکی بێلایەنانە و ئازایانەی هەیە بۆ کۆی و ڕووداوانەی کە لە کۆمەلگای کوردیا ڕوەدەن و تا ئێستاش تارمایی لایەنداری سیاسی بە میدیاوە دیارە کەمەیەشەکە لە گرفتە ئێجگار قوڵەکان. قەیرانی میدیا لە هەرێمی کوردستاندا هێندەزەق و گەورەیە کە بەرپرسیانی دەستگاکانی ڕاگەیاندنیش دان بۆ هەڵانەدا دەنێن کە لە کاتی ڕووماڵەکاندا دەیکەن و قەیرانی میدیا وەک پسپۆرانی بوارەکە دەڵێن ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێت و نەتوانرێت سنوورێکی بۆ دامرێت کاریگەری نەرێنی زۆر لەسەر کۆمەلگا بەجێ دەهێڵێت. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.